چی دەبێت ئەگەر خودی گەردوون خاوەنی سیستمێکی ئەخلاقی بێت و شکاندنی بە واتای تێکشکاندنی جیهان بێت. پێش ئیسلام، پێش مەسیحیەت، پێش لەو ئیمپراتۆریانەی کە ئەم نیشتیمانەی ئێمەیاندا بەش کردووە، فەلسەفەیەک لەم چیانەدا سەری هەڵدا کە ڕەنگە کۆنترین ئەخلاقی ژینگەیی هەبێت کە تاکو ئێستا بە شێوەیەکی سیستماتیک خراوەتە ڕوو. ئاینی زەردەشتی لەلایەن پەیغەمبەر زەردەشتەوە ڕەنگە 1500 ساڵ پێش لە زاین دامەزراوە. لەو شۆنەی شیمانە دەکرێت ئێستا ڕۆژهەڵاتی ئێران و کوردستانی گەورە بگرێتەوە. ئاینی فەرمی سێ ئیمپراتۆریەتی یەک لە دواییەکی ئێران بووە. ئەمڕۆ ڕەنگە 100 بۆ 200 هەزار زەردەشتی لە سەرانسەری جیهان ماونەتەوە کە زۆربەیان لە ئێران و لە نێو کۆچبەرانی هیندستان بەربڵاون. ژمارەی پەیڕەوانی زەردەشتی لە کوردستان بە تەواوی نازاندرێت، بەڵام شوێنپێی لە ئاینی کوردیدا زۆر قوڵترە لەوەی ئەم ژمارانە باسی دەکەن. پێکاتە زەردەشتیەکان دوای فەتحی ئیسلام بۆ ماوەیەکی درێژ لە بەرزایەکانی کوردستاندا مانەوە. هێندێک لە زانایان پێیان وایە شوێنە فەرمیەکانی زەردەشتی لە ناوچەکانی کوردستان تا سەرەتای سەدەی 20م ماونەتەوە. ئەمە وای کردووە کە وەک میراتێکی قوڵ لە ئاینی فۆلکلۆری کوردیدا خۆی نیشان بدات. بۆ نمونە ڕێزگرتن لە ئاگر، پەیوەندی پیرۆز لەگەڵ ئاو، ڕێوڕەسمی سەری ساڵی نوێ و نەورۆز و فێستیوالی ئاگر کە تا ئێستاش لەلایەن میلیۆنان کوردەوە یادی دەکرێنەوە. ئەمانە گشتیان ڕەگ و ڕیشەی زەردەشتیان هەیە. بیری زەردەشتی وەک ئاوی ژەرزەوی بە شێوەیەکی نەبینراو هەموو گەردوونناسی کوردی گرتووەتەوە. هۆکاری گرنگی و بەهای زەردەشتی بۆ ژینگەکەرایی کوردی تەنیا وەک میراتێکی مێژووی نییە. گرنگەکەی لەوەیدایە کە لاهوودگەرایی زەردەشتی یەکێک لە ئاڵۆزترین گەردوونناسیە ژینگەیەکان پێشکەش دەکات، چونکە لە ڕوانگەیەکی وردەوە سەری هەڵداوە لە ڕووبار و شاخەکانی کوردستانی گەورەوە لەو مێرگ و بەرزایەنەی کە زەردەشت پێیدا ڕۆیشتووە. لە ڕاستیدا چەمکە بنەڕەتیەکەی زەردەشتی واتە ئەشا پەیامێکی بەهێزی هەیە بۆ شارستانیەتێک کە پەیوەندی ئەخلاقی بە جیهانی زیندووە لەدەست داوە. ئەشا چەمکێکی ناوەکی بیری زەردەشتیە، بەگشتی ئاماژەیە بۆ ڕاستی و ڕاستگۆیی، بەڵام هیچ کام لەمانە بە تەواوەتی گوزارشتی لێ ناکەن. ئەشا سیستمێکی گەردوونیە، ئەو بنەمایی کە گەردوون بە یەکەوە دەبەستێتەوە، یەکخستنی بیر و وشە و کردار لەگەڵ پێکهاتەی ڕاستەقینەیە. و لە هەمووی گرنگتر ئەشا تەنها خەمێکی مرۆڤانە نییە، بەڵکو درێژ دەبێتەوە بۆ ناو ئێکۆسیستەمەکان، بۆ پەیوەندی نێوان بارانبارین و خاک، بۆ پەیوەندی نێوان ئاژەڵان و ژیواریان، لە نێوان مرۆڤەکان و ئەو جیهانە زیندووەی کە دەیپارێزێت، تەنانەت لە نێوان خودی مرۆڤەکانیشدا بوونی هەیە. واتە بەگشتی شارستانیەت و ئەو جیهانە زیندووەی کە بە بەردەوامی گەشە دەکات. لێرەدا پێشێلکردنی یاساکان تەنها کارێکی هەڵە نین، بەڵکو بەشداریکردنە لە فەوتاندنی جیهان. لە گەردوونناسی زەردەشتیدا حەوت بوونەوەری ئیلاهی هەن کە هەر یەکێکیان توخمێکی دیاریکراوی جیهانی زیندوو دەپارێزن و بەرجەستەی دەکەن. سپانتا ئارمتی زەوی و خاک دەپارێزێت، هیۆرتات ئاو و سەرچاوەکانی ئاو دەپارێزێت، ئەمرتات ڕوەک و نەمری دەپارێزێت، ومانە ئاژەڵ و هزری باش دەپارێزێت. ئەمە هێماسازی نییە، بەڵکو هەر گروپێک پارێزەرێکی ئیلاهیان هەیە. هەر کردەوەیەکی تێکدانی ژینگە قوربانیەکی ئیلاهی دەبێت. ئیلاهیاتی زەردەشتی ڕێگە نادات کە توخمێک پێگەیەکی پیرۆزی نەبێت.
ئاینی زەردەشتی جۆرێ لە چەمکی کۆتایی زەمان یاخود قیامەت لەخۆ دەگرێت کە لە نەریتە ئاینیەکانی دیکە جای دەکاتەوە. فەروشکارتی واتە نوێبوونەوەی کۆتایی جیهان بە پێچەوانەی باوەڕەکانی تر کە بە لە ناوچوون کۆتایی دێت. زەردەشتی کۆتایی مێژوو وەکو نۆژێنکردنەوەی گەردوونی پێشبینی دەکات. لەم دۆخەدا جیهان سەرسوورهێنەر دەبێت، کانەکان گشت گەنجینەکانیان بەردەست دەکەن و زەوی بەرهەمەکانی خۆی پێشکەش دەکات. ئەمە هیوایەکی بێبنەما نییە، بەڵکو بانگەوازێکی خوداییە بۆ کردار. دیدگای زەردەشتی بۆ داهاتوو جیهانێکە کە بە تەواوەتی چاک دەبێتەوە و چاوەڕوانی لە مرۆڤەکان دەکرێت لەم چاکبوونەوەیدا بەشداری بکەن، واتە نوێژنکردنەوەی ژینگە وەک ئەرکێکی ئاینی دانراوە. بیری باش، وتەی باش، کرداری باش واتە سێکوچکەی ئەخلاقی زەردەشتی هەرچەند وەک یاسایەکی ژینگەیی دانەڕژراوە، بەڵام لێکدانەوەی بەهێزی ژینگەیی هەیە. هەبوونی بیری باش سەبارەت بە ئێکۆسیستەم واتە تێگەیشتن لێی وەک پیرۆزیەک، نەک بە مەبەستی خراپ بەکارهێنانی. وتەی باش لە بەرگریکردندایە واتە ڕێگری لە فەوتانی ژینگە. کرداری باش لە پەیوەندی لەگەڵ سروشدا واتە پراکتیزەکردنی ئەو ڕێنمایانەی کە ئەشا داوای دەکات. ئەمە ئەخلاقی فەزیلەتە کە بۆ جیهانی زیندوو بەکاردەهێنرێت، ئەویش 2500 ساڵ پێش لە داهێنانی ئەم دەستەواژەیە. لە بیر و باوەڕی زەردەشتیدا جیهان لەسەر دوو بنەمای دژبەیەک بنیادراوە. ئەشا هێمای حەقیقەت و نەزمی گەردوونی و دروج پێچەوانەکەی واتە درۆ، پشێوی و فێڵ و کرداری خراپ. جیهانبینی زەردەشتی پێی وایە کە شارستانێتی مرۆڤ لە هەردوو حاڵەتەکەدا بەشدارە. سەیر بکەن ئێستا لە زاگرۆس چی ڕوویداوە. ئەو خاکەی کە ئەم فەلسەفەی تێدا لەدایک بووە چەندین کارەساتی ژینگەیی تێدا جێبەجێ کراوە، وەک دەرهێنانی پیشە سازیانەی نەوت، داڕمانی سیستەمی ئاوی ژەرزەوی، دابەزینی کوالیتی هەوا، نەمانی جۆرەکانی زیندەوەر. ئەمانە هەموو کارەساتی ژینگەین. ئاینی زەردەشتی بۆ ئەم دۆخە وشەیەکی هەیە، دروج، کە نەک تەنیا شکستێکی سیاسی و داڕمانی ئیداریە، بەڵکو شکستێکی گەردوونیە. بۆیە وەڵامێکی پێویستە کە هاوتای قەبارەکەی بێت. ساڵانە لە سەرەتای بەهاردا بە میلیۆنان کورد ئاگر دەکەنەوە و ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی نەورۆز و واتە سەری ساڵی نوێ. زۆربەیان نازانن کە ئەمە لە بنەمادا ڕێوڕەسمێکی زەردەشتیە. ئەم ئاگرەی کە دای دەگیرسێنن هەمان ئەو ئاگرەیە کە زەردەش بە ئەشا لە جیهانی مادیدا وەسفی کردووە. کوردەکان ئاگر دەکەنەوە و بەم شێوەیە بەشداری ڕەنگە بەبێ ئەوەی بزانن لە فەلسەفەیەکی ژینگەیی 3000 ساڵەدا دەکەن کە ئەو ئاینە دەڵێت جیهان نەزمێکی ئەخلاقی هەیە. بۆی هەیە کە ئەم نەزمە پێشێل بکرێت، بەڵام دەبێ چاک و نۆژەن بکرێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا پێشەوەی ئەو ئاگرە بکوژێتەوە و دابمرکێت ئەوەی بۆمان بە میرات ماوەتەوە بەباشی دەیناسین؟